سڵاتان لەبێ ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ بەیوام زۆر باش بن سێری ئەو سروشتە جوانەکەن کە ئێستا من لە ناویدام. اینجا بۆ پەیکەرانەیە لەوانەیە بزانن کە ئێستا من لە ناو باخێکی زۆر دڵگیر و جوان و دێرینم کە ناوی باخی گشتیە. جا با پێتان بڵێم بەس خۆم نیم لەگەڵ هاوڕێ جوانەکانیشم. چۆنن؟ منیش زۆر باشم. جا لەگەڵ مابن ئەمڕۆ کۆمەڵێک زانیاری زۆر باش وەرەگرین لەسەر ئەم باخە و مێژووی ئەم باخە و کۆمەڵێک زانیاری زیاتریش و مناڵەکانی ژەناسێنین. گەشتێکی زۆر جیاوازە بێ بەیوام کە لەگەڵمان نابن. وەکو بینن بازنێکمان دروست کردووە بۆی بە کۆمەڵ پێکەوە قسە بکەین و لە یەکتری تێبگەین و بزانی ناویان چێ و لە پۆلی چەند و جا لەگەڵ ما بن بزانم ئەم هاوڕێ جوانانم لە پۆلی چەندن ناویان چیە؟ چۆنی؟ باشم. ناو چییە؟ ئازین. ئازین لە پۆلی چەنی؟ دەرچم بۆ 6. هەر بژی سەرکەوتوبی. ئازین لە پشووی هاوینە لەم ماوەیەدا هاتووی بۆ باخچە و ئاوا وەکو ئێستای ئێمە کە ئەم گەشتەمان کردووە بگەڕێیت؟ بەڕاستە؟ زۆر خۆشەکەی بۆ باخچەوەیە لەبەرەوەی سروشتێکی زۆر جوانە پێویست هەوایەکی پاکیشی هەیە. هەوایەکی پاکی ئەنجا بەم شێوازە هەوا هەڵەمژین. تۆش دڵخۆشەبی لە ناو سروشتە؟ حەز لە ڕەنگی سەوزە؟ منیش زۆرم حەز لە ڕەنگی سەوزە. شتێکم پێ بڵێ کە ئێستا ڕەنگی سەوز بێ. دار و درەختەکان. دار و درەختەکان هەمویان سەوزن وانە؟ هەر بژیت. تۆ ناو چییە؟ مایکەکە بگرە. ناو ئیلینازە. ناو ناوە؟ ئیلیناس. ئیلیناس؟ بەڵێ. ئەی نازناو هەیە؟ هەر نازناوکە و ئیلینازە؟ ناوێکی زۆر خۆشە ئیلیناس. ئیلیناز لە پۆلی چەنی؟ 6 سەرکەوتوبی ئیلیناس. خۆت ئامادە کردووە بۆ قوتابخانە لەبەرەوەی کە چەند ڕۆژێکی تر دەرگای قوتابخانە ئاکرێتەوە و ئەڕۆنەوە دووبارە قوتابخانە. بەڵێ. خۆت ئامادە کردووە؟ بەڵێ. هەر بژیت سەرکەوتوبی. دڵخۆشی ئەمڕۆ لەگەڵمانای لە گەشتەکەمان؟ بەڵێ. هەر بژیت زۆر باشە. مایکەکە بێ بە هاوڕێکی کەمان. چۆنی؟ باشم. باشی؟ ناو چییە؟ ناوم کەیلیە. کەیلی بابێ مەلاتۆ. بەڵێ. کەیلی چۆنی؟ باشم. باشی؟ بەڵێ. جلوبەرگەکانیش زۆر جوانن. سپاس. ئەی جلوبەرگەکانی منە بەدڵە؟ زۆریش چەند مێی تێ لەدە؟ مایکەکە نزیکەرەوە لە دەمتەوە چەند مێی تێ لەدە؟ 10. زۆر سپاس. تۆ لە پۆلی چەنی؟ 2 سەرکەوتوبی. ئەی پێم بڵێ لەگەڵ خێزانە جوانەکە تایی بۆ باخچە و بگەڕێن و بۆ شێوازەی ئێمە چێژ وەرگرن لە کاتەکانتان؟ بەڵێ. زۆریش ئەی پێت خۆشە؟ بەڵێ. کاتە ئەمڕۆژ دڵخۆشی؟ بەڵێ. منیش زۆر دڵخۆشم. باشە پێم بڵێ تۆ لەگەڵ کیا هاتووی ئەمڕۆ؟ لەگەڵ خوشکەکەمە هاتووە. خوشکەکەت؟ کامەیە خوشکەکەت؟ ئەمەیە؟ ئەتی مایکەکەی بەرێ؟ چۆنی؟ باشم. تۆ ناو چییە؟ مەیلی. تۆ کەیلی؟ مەیلی. نایکی زۆر خۆشە. زۆر سپاس. تۆ لە پۆلی چەنی؟ 5. کاتە چەند ساڵتان بینە؟ 4. ئەی باشە پێکەوە یاریەکەن؟ بەڵێ. زۆر باشە. منیش خوشکە گەورەکەم 4 ساڵمان بینە بەڵام هەمیشە پێکەوەین. جا هەمیشە پێکەوە قساکەین کە ئێستا گەورەوین بەڵام بە مناڵیش هەمیشە پێکەوە یاریمانە کرد. یاری چیەکەنەوە؟ ئیتر چنە بە یاریەکە. هەموو یاریەکەکەن؟ بەڵێ. من ئەزانم حەزم لە چ یاریەکە زۆر هاوی ئەڵێ 1 2 3 چاوشارکێ؟ بەڵێ زۆرم حەز لە یاری چاوشارکێ. تۆش حەز لێیە؟ بەڵێ. زۆر باشە. پێکەوە ئەمڕۆ زانیاری وەرەگرین دواتر ئەگەر کاتمان بمێنێتەوە یاری چاوشارکێشەکەین لەناو ئەم سروشتە جوانە. مایکەکە بێ بۆ هاوڕێمان. چۆنی؟ باشم. ناو چییە؟ لێوان. لە پۆلی چەنی لێوان؟ چەند ساڵی؟ 5 لە باخچەی؟ زۆر جوانی. لێوان حەزی لە باخچەیە؟ منیش حەزم لێیە چونکە باخچە پڕە لە مناڵی زۆر جوان وایە؟ هاوڕێت هەیە؟ زۆر باشە. ئەمڕۆ لەگەڵ ما بە لە گەشتەکەمان زانیاری باش وەرەگرین دواتر بۆ هاوڕەکانی باخچەتی باسکە باش؟ هەر بژیت. تۆ ناو چییە؟ لیڤان. لیڤان؟ بەڵێ. لیڤان تۆ لە پۆلی چەنی؟
دەرەچم بۆ چوار دەرەچی بۆ چوار هەر بژی سەرکەوتوبی لەم ماوەیە ئەڕۆی تۆ قوتابخانە دڵخۆشە بیت کەواتە ئەمڕۆ پێکەوە زانیاری زۆر زۆر باش وەرەگرین بۆ ئەوەی دواتر کە تۆش ڕۆشتیتەوە وەکو ئەم هاوڕێمان بۆ باخچە بەڵام تۆچی بۆ قوتابخانە ئەمە هاوڕێن ئێمە خوشکمە ئەمە خوشکتە؟ دیبا سێرتان کەم؟ لێکیشە چەند؟ چەند ساڵتان بینە ئێوەش؟ 5 6 7 8 4 4 دایکت لێواڵە 4 باشە دڵخۆشم پێکەوە هاتون بۆ بەرنامەکەمان بەڵێ منیش زۆر زۆر دڵخۆشم بەخێر بێن ماکەکە بێ بەم هاوڕێکەمان چۆنی باشم ناوت چییە با بێ مەلاتەوە هانۆ هانۆ دووبارە بەخێر بیتەوە سپاس لەبەرەوەی هانۆی هاوڕێم لە کۆمەڵێک بەرنامەی کە بەشداری کردو لەگەڵمان دڵخۆشم کە ئەم ڕۆژ هاتووە بۆی کە دووبارە زانیاری زۆر وەربگریتەوە وایە؟ وایە سوودی وەرگرتووە لە بەرنامەکانمان؟ بەڵێ زۆر دڵخۆشم هەر بژیت ماکێکە بێ بە هاوڕێکی ترمان چۆنی باشی ناو چییە؟ هەریات 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 چەند ساڵی؟ حەوت هەر بژیت کاتە لە پۆلی دەرەچی بۆ دوو یەک دوو زۆر باشە هەریات حەزت لە چ شتێکی سروشتە؟ سەوس سەوزاییەکەی منیش زۆر زۆرم حەز لێ کاتە بۆ ئەوی کە سەوزایی ئەم سروشتە جوانەمان بپارێزین ئەبێت خۆڵ و خاشاکەکانمان فڕێنین نەمامەکان نەشکێنینەوە و پارێزگاری لە سروشتەکەمان بکەین وایە؟ هەر بشیت دەست خۆش با بڕۆم بۆ لای ئەم هاوڕێیانەی کەم چۆنن؟ باشم ناو چییە؟ گەزنە گەزنا ناوێکی جیاواز و خۆشە گەزنا لە پۆلی چەنی؟ سێ سەرکەوتوبی گەزنە با بزانین ئەم هاوڕێکەمان نایچە تۆ ناو چییە؟ ئارینا تۆ لە پۆلی چەنی؟ سێ ئارینامە براتە لەگەڵتایە؟ بەڵێ زۆر لە تۆ چییە زانی؟ چۆنی؟ باشم چۆنی براکەی ئارینە باشم تۆ ناو چییە؟ ئیلین لە پۆلی چەنی؟ ئەرین وایە؟ بەڵێ پێ خۆشە پێ بڵێن ئیلین هەر ئەرین خۆشە ئەرین تۆ چەند ساڵی؟ چەند ساڵە؟ چوار؟ تۆ 4 ساڵی ئادەی ژمارە 4 بە 5 بیژمێرە؟ 1 2 3 4 1 2 3 4 ئەوە نیت ڕاستە؟ زۆر باشە کاتە هاوڕێکانم ئێستا لەگەڵ مابن گەشتەکەمان دەست پێکەین و کۆمەڵێک زانیاری زۆر باش وەرەگرین جوانەکانم ئێستا کەواتە باباسێکی باخی گشتیتان بۆ بکەم پێتان خۆشە بێت لەگەڵیشیا تۆزێ پیاساکەین و ئەم سروشتە جوانی ناوباخی گشتی شەبینی باخی گشتی یەکێکە لە کۆنترین و دێرینترین باخەکانی شاری سلێمانی کە دەکەوێتە نێوان هەردوو شەقامی مەولەوی و سالم لە ناوەڕاستی شاری سلێمانی ئەنجا هاوڕێکانم بڵێن چی مێژووی ئەم باخە ساڵی 1937 کاتە ئەگەر وتیان باخی گشتی کەی دروست بۆ ئێواڵێن کەی ئەڵێن 1937 باشە ئەنجا پانتایی ئەم باخە 12 دۆنمەواتە 30 مەتر دووجایە جا ئەم باخە جوانە لە کۆمەڵێک بەش پێگاتووە و کۆمەڵێک شتی جوانی تایە بۆ نمونە سێرکەن لەویە شوێنی یاری مناڵانە وەکو شاری یاری بۆ مناڵان کە خلیسکانە و جۆلانەی تێدایە کە ئێوە ئەتوانن بێ بەرامبەر لەوێ بڕۆن چێژ وەرگرن لە کاتەکانتان هاتوون بۆ ئەوێ یاری بکەن؟ زۆر خۆشە یاریەکانی وایە؟ بەڵام پێویستە لەسەر ئێمەی هاوڵاتیش کە پارێزگاری بکەین لەم یاریانە و ئەم پێداویستیانەی کە لێرە بۆ خزمەتی ئێمە دانراون بۆ ئەوی کە بەو شێوازە جوانە بمێنێتەوە لەگەڵ سەردەمە ئەنجا لەگەڵیشیا لە بەشێکی تر لێرەوە کە ئەڕۆین شوێنێکی لێیە کە ئەتوانی بەیانیان بێی تێیدا ڕاضە بکەیت و وەرزش بکەیت کاتە شوێنی وەرزشکردنیشی تێدایە بۆ هاوڵاتیان کە بە هەمان شێوە بێ بەرامبەرە بۆی پێویستە هەمیشە ئاگامان لەم پێداویستیانەی ئێمە بێت ئەنجا هاوڕێ جوانەکانم
ئەم دیزاینە جوانەی باخی گشتی دیزاینەرێکی بەریتانی دایناوە. باشە جا سیاجەکانی باخی گشتی سەرەتا تەختە بووە بەڵام دواتر کراوە بە ئاسن بەڵام ئێستاش بە تۆکمەیی ماوەتەوە. لەگەڵیشیا بڵێن چی؟ باخی گشتی کۆمەڵێک داری زۆر جوان و بەرزی تێدا ئەبینن؟ من زۆر دڵخۆشە بیم کە ئەو دارە جوانە نابینم. گوێگرن دەنی ڕەشەبا و دار و گەڵاکانیت. جا ئەم دارە جوانانە داری بەڕوو، داری تو، داری سنەوبەر، داری سوورە چنار کۆمەڵێک دارن کە تەمەنیشیان هەیە هەنێکیان تەمەنیان 45 بۆ 65 بۆ 75 ساڵە بن کە تا ئێستا ماومنەتەوە. کاتە ئێمە پێویستە ئەم سروشتە جوانەی خۆشمان بپارێزین و ئاگامان لێیان بێ. ڕاستە؟ باشە با هەر یەکە و سوودێکی درەخت یاخود دارم پێ بڵێن ئادەی کێزانێت؟ ئۆکسیدی کاربۆن هەڵە بنجێ ئۆکسیجین دەداتەوە. ئافرین هەر بژیت کاتە پێویستمان بە درەخت و دارە بێت بۆ ئەوەی کە ئۆکسیجینێکی زۆر پاک هەڵمژین لە سروشتەکەمان. ڕاستە؟ چیتر؟ ئەبێ ئاو بەیدا. ڕاستەکەی ئەبێ درەختەکانمان ئاوبین بۆ ئەوەی کە گەورە بن وایە؟ هەر بژیت ئەبێ خزمەتیان کەین. زۆر باشە بۆ چۆلەکەکان بۆ هێلانوشتیش هەر بژیت ڕاستەکە کەیلی مەیلی مەیلی ڕاستەکات وەکو ئێستا کە ئەیبینن لێرە درەختەکان زۆر باڵا بەرز و جوانن. اینجا ئەم درەختانە وایان کردووە کە چواروەرزە ببێ بە ماڵی چۆلەکەکان بۆ ئەوەی کە چۆلەکەکانیش تیا بمێننەوە لەبەر ئەوە خزمەتێکیشە بۆ باڵندەکانمان. ڕاستە؟ تۆڵێکی نەمانی زیاتر بشێنین بۆی دوانایۆکسیدی کاربۆن زووتر نەوێنێ سەرۆزەی. زۆر ڕاستە ئێوە ژواڵێن کەواتە پێم خۆشە لە ڕۆژی لەدایک بوونەکانتان یاخود کە ئەڕۆنە دەرەوەیان هەچ کاتێ بێ ئەتوانن نەمامێک لەگەڵ خۆتانابەرن لەگەڵ خێزانەکانتانە بیچێنن بۆ ئەوەی لەگەڵ تەمەنی ئێوەشا گەورە بێت دواتر خزمەتێکیشە بێ بۆ وڵاتەکەمان. ڕاستە؟ چەند کەستان تا ئێستا نەمامی چاندووە؟ هەر بژین زۆر دڵخۆشم. بەردەوام بم لەن کارە جوانانەتان. باشە؟ هەر بژین زۆر باشە. یەکێکی تریش لە سوودەکان با بیرمان نەچێت سێبەرێکی جوانمان بۆ دروستەکات درەخت کە ئەتوانین تیایدا سەیران بکەین و گەشت بکەین. ڕاستە؟ با بەردەوام بی لە ڕۆشنەکانمان منیش دانیاریتان ئێمێ. جا هاوڕێکانم لە ساڵی 1930 کە ئەو کاتە ئەم باخی گشتی دروست کراوە لەو سەردەمەدا باخی گشتی دوورە دەست بووە واتە دوور بووە لە هاوڵاتیانی ناو شارەکە بۆیە هاوڵاتیان بە ئەسپ و عەرەبانە هاتوونەتە ئێرە و گەشتیان کردووە. چۆن ئێمە ئێستا گەشتەکەین بەڵام ئەو کاتە ئەوان هاتوون بۆ ئێرە گەشتیان کردووە بە دڵنیاییەوە ئێستش سوودی خۆی هەیە و خۆشی و چێژی خۆی هەیە کاتێک کەی بۆ باخی گشتی. ڕاستە؟ جا با بۆتان باسکەم ڕۆژانی یەکشەممە و چوارشەممان بۆ خێزانان بۆواتە چۆن ئێوە دایک و باوکتان لەگەڵ ئێوایەن بۆ سەیرانکردن ئەوان ڕۆژێکی تایبەتیان لە هەفتەکە داناوە بۆ ئەوەی کە خێزانەکان بێن سەیران بکەن. جا من جڵیان هێناوە و یا پراخیان هێناوە و یا پراخیان خواردووە و من زۆرم حەز لە پراخە. حەسان لە ئێوەش چەند کەس حەزی لە پراخە؟ من زۆر تۆ زۆر نا؟ بۆچی تۆ زۆر نا؟ شتی تریش هەیە حەزم لێ. شتی تریش هەیە شتی تر وەکو سەروپێ بریانی سەروپێ بریانی وەڵامە سەرکۆ. برنج بەڵێ. بیری کەوتەوە برنج بۆمان. باشیشە بۆمان بەهێزمانەکە وایە تۆ برنج لەگەڵ چیا خۆی؟ بە زۆری لەگەڵ شلای خۆی. شلەی چی؟ جۆرەها شلە هەیە خۆی لەگەڵەوان. زۆر ڕاستەکات جۆرەها شلە هەیە کە ئەتوانین لەگەڵ برنجا بیخۆین هەر بژی. تۆ چی خۆی؟ سەروپێ خۆشە یاپرا خۆشە. سەروپێ زۆر خۆشە منیش زۆرم حەز لێ. تۆ حەز لە چیە؟ یاپراخ. جا یاپراخ تایبەتمەندیەکی خۆی هەیە کە ئەڵێ یاپراخ لە خۆتەوە حەز لە سەیران و گەشتە بێت وایە؟ زۆر باشە با بەردەوام بی لە ڕۆشتن. ئێستا ئەڕۆین بۆ شوێنی کۆترەکان.
کە لێرە شوێنێکی تایبەت دروست کراوە بۆ ماڵی کۆترەکان کە کۆتر نیشانەی ئاشتیە و باڵندەیەکی زۆر جوانە. دڵخۆشە بم کاتێکیان بینم. ئێوە جوان؟ جا هەر وەکو وتمان باخی گشتی کۆمەڵێک داری بەرز و بەتەمەنی لێ کە باڵندەکان کردویانە بە هێلانەی خۆیان، بەڵام لەگەڵ ئەوەشە شوێنێکی تایبەتیان دروست کردووە بۆ باڵندەکانمان، بۆ چۆلەکەکانمان. جا ئێستا ئەڕۆین و ئەیان بینین کە چۆلەکەکان ماڵیش کراون، واتە ڕاهێنراون بۆ ئەوەی کە لەگەڵ مرۆڤەکانە کاتێکی ماڕۆین بۆ لایەن ئەوان ڕانەکەن، نەفرن، بتوانین ڕسمیان لاوە بگرین، هەروە کاتێکی خۆش بەسەر بەرین. جا ئێستا ڕۆین بۆ لایەن و کۆمەڵێک ڕسمی زۆر جوانی شەگرین. لەگەڵ مالا بن. هاوڕێکانم وەکو بینن ئێرە شوێنی کۆترەکانە. جا لەوێ شوێنیان بۆ دروست کراوە، لێرەش بە هەمان شێوە. جوانە بەلاتانەوە؟ کۆترتان خۆشەوێت؟ با بچینە پێشە بەس بێواشی بۆی کە نەترسن. تۆ کام ڕەنگت بەلاوە زۆر جوانە؟ تۆ سپێکت بەلاوە جوانە؟ چۆنن؟ لە ئێمە نەترسان ڕاهاتون لەگەڵمان. باشە پێم بڵێ ئێوە لە ماڵی خۆتان یا خۆ لە باخچەکانی ماڵەکەتانیان لە دەرەوە کۆترتان بینیوە وایە؟ بەڵام ئازارتان نەیەوە، بەرتان تێنەگرتووە؟ ئێمە گەنم و ئاومان مایکەکە گرە بە دەستەوە؟ ئێمە گەنم و ئاومان بۆ داناون. هەر بژیت بۆچی؟ بۆی گوناحن بۆی خواردن و شت خۆن وەکو ئێمە. زۆر باشە، ئافرم. ئەی باشە تۆ چی ئەڵێ بۆ مناڵانەی کە ئازاریانەیەن؟ نابێ ئازاری بدەن، لەورەوەی ئاژەڵن، گوناحن. ڕاستە، دەم پێ ناشکرد. زۆر باشە، دەست خۆش بێت، دەست خۆش. زۆر باشە، پێتان خۆشە بێ بچینە بەشێکی تر؟ بەڵام سەرەتا پێشەوەی کە بڕۆین پێم خۆشە پێتان بڵێم ئێمە کە لێرە ئاوەستاوین وەکو ئەبینن ئەم ڕێگایە ئەم شەقامە شەقامی سەرەتای سالمە. جا لەوێشەوە کە ئەڕۆی سەرەتای شەقامی مەولەویە، واتە ئەڕۆیتە ناو بازار. چوون بۆ بازار وانە؟ شتی جوانتان کڕیوە؟ پێتان خۆشە بڕۆم بۆ بازار؟ زۆریش. تۆ حەز لە بازارە؟ چیە کڕی لە بازار کاڕێ؟ ئەو شتانەی کە پێویستمان هەندێ ڕۆژانە و کە بۆ ئەو شتەش هاتوین کە پێویستمانە. هەر بژیت بۆ ئەو شتە هاتووی کە پێویستە و ئەیکڕیواتە شتی زیادە ناکڕی. بەڵێ. هەر بژیت زۆر باشە. جاوکۆ بینن کۆترەکان ئێستا کاتی پشویانە بۆ خۆیان ئاوە خۆنەوە و بۆ خۆیان ئاوە ئەسوڕێنەوە خواردنە خۆن و کاتە بە ئێمە لێرە بەجیان بێڵین ئەڕۆین بۆ بەشێکی تر. باشە؟ با بڕێن وەرن. هاوڕێکانم ئێستا ئێمە لای پەیکەری مام ڕەحمانی باخەوانین. مام ڕەحمان یەکەم باخەوان بووە کە لە باخی گشتی کاری کردووە. تا ساڵی هەفتاکانیش لێپرسراوی ئەم باخە بووە. جا مام ڕەحمان منداڵی نەبووە، بەڵام وتوێتی کە درەختەکان وەکو منداڵی خۆی ئەیان بینێت و خزمەتیانەکات و ئاگای لێیان بووە. کەواتە بۆ ئەوەی کە هەمیشە بیرمان بێت و وەکو ڕێزێکیش بۆ مام ڕەحمان پەیکەرێکیان بۆ دروست کردووە. جوانە پەیکەرەکەی؟ هاوڕێکانم بڵێن چی؟ باخی گشتی وەکو سەرەتا باسمان کرد وتمان دوورە دەست بۆ لە ناو شارە. جا هاوڵاتیان بە ئەسپ و عەرەبانە هاتوونەتە ناو باخی گشتیەوە. کێ ئەزانێ بۆچی باخی گشتی لێرە دروست کراوە؟ تۆ زانی؟ بۆی ئەو بیان. ئافرین زانیاری پێم هاوڕێم ڕاستەکە. تۆ ناوەڕاستی شارە؟ لە ئێستاە بڵێ ناوەڕاستی شارە، بەڵام ئەو کاتە باخی گشتی دوور بووە لە هاوڵاتیانەوە. بەڵام بۆیە وەکو ئەم هاوڕێمان وتی بۆ ئەوی کە ئاوی پێ بگات چونکە سەرچاوەی ئاوی کارێزی کانێسکان بێرەیە ڕۆشتووە. ئەنجا
سوودیان لێ وەرگرتووە بۆ باخداری بۆیە لێرە دروستیان کردووە باخی گشتی تا ئێستەش ماوەتەوە و بۆ سروشتە جوانەی هاوڵاتیان سەردانیەکەن. پێم خۆشە ئێستا بڕۆینە بەشێکی تری کە لە ناوەڕاستی باخی گشتیا کۆمەڵێک پێکەر دروستکراوە. جا پێم خۆشە بڕۆینە ئەو بەشە پێتان خۆشە بێوەش؟ کاتەبا بەردەوام بین لە گەڕان. هاوڕێکانم لە نێو باخی گشتیا کۆمەڵێک پەیکەر دروست کراون کەیتە ناو باخی گشتیەوە ئەیان بینیت کە دیمەنێکی زۆر جوانی هەیە کە ئەمانە بیرمانە خاتەوە کە لە کۆندا و تا ئێستاش کۆمەڵێک نووسەران و ئەدیبان و هۆنراوە نووس یانە ئەم باخە و هۆنراوەکانیان لە ناو ئەم سروشتە جوانەیە ئەنووسنەوە. جا بۆی کە هەمیشە ئێمەش لە یادمان بێ کۆمەڵێک پەیکەر دروست کراون. پێم خۆشە لەگەڵ ڕۆشتنی ئێمەیە پەیکەرەکان ئێوەش بیبینن. یەکێک لەوانە وەلی دێوانەیە کە ئێوە ئەگەر لەگەڵ خێزانەکانتان یاخود لەگەڵ قوتابخانە هاتن بۆ ئێرە نووسراویشە ئەتوانن بیخوێننەوە و کۆمەڵێک زانیاری وەرگرن. ڕاستە؟ وەلی دێوانە ساڵی 1826 لەدایک بووە و ساڵی 1880 کۆچی دوایی کردووە. کێ زانێ ئێستا ساڵی چەنە؟ 2022 تمزانم ئەزانم 21 یان 22 تۆڵی 21 یان 22 هەر بشی. کاتە با بڕۆینە پێشتر پێکەرێکی تر کە لێرەیە دروست کراوە مەولەوی ساڵی 1806 لەدایک بووە و 1882 کۆچی دوایی کردووە. با بڕۆینە پێشتر. هاوڕێیان هەوایەکی فێنکیشی هەیە ئێرەوانە ببینن پەیکەرێکی تریش لێرە هەیە حاجی قادری کۆیی 1815 لەدایک بووە 1892 کۆچی دوایی کردووە. دواتر با بڕێنە پێشەوە لە کۆمەڵایەتیە و لە مێژووی کورتە ئێوەش ئەی خوێنن بۆیە پێم خۆشە کە ئێستاش ئەتوانن پەیکەرەکانی ببین و شێوەیەکتان لەبەرچاو بێت. شێخ ڕەزای تاڵەبانی 1831 لەدایک بووە 1910 کۆچی دوایی کردووە. باشینە پێشتر بزانم کێ ئەزانێت تا ئێستا چەند پەیکەر بوون؟ 1 2 3 4 دە پەیکەری لێرە لەم ڕاڕەوەدا 31 ساڵ ژیاو هەر بژیت لە بیرکاریە زیرەکی. یەڵماز گۆنای ساڵی 1937 لەدایک بووە و ساڵی 1984 کۆچی دوایی کردووە. یەڵماز گۆنای نووسەر و دەرهێنەر و سینەماکار و ئەکتەر بووە کە بە باوکی سینەما داهاندێ. ئەزانم بۆ لەبەرەوەی کە کۆمەڵێک فلیمی زۆر لە بیر نەکراوی هەیە. یەکێک لە بەناوبانگترین فیلمەکانی 43 ساڵ ژیاوە هەر بژی. یەکێک لە بەناوبانگترین فیلمەکانی ڕێگا بووە و فیلمێکی تریشی بە ناوی هیوا کە باز لە ژیانی خۆی و باوکیەکەت. با بڕۆینە پێشتر. نەجمەدین مەلا ساڵی 1898 لەدایک بۆ ساڵی 1992 کۆچی دوایی کردووە. 94 ساڵ ژیاوە هەر بژیت. ئەم هاوڕێیەمان زۆر لە بیرکاریە باشە. تۆ حەزت لەوانەی بیرکاریە؟ کەواتە بەردەوام بەباشی بخوێنە بۆ ئەوەی کە ئەو توانایەت هەر بمێنێت و زیابێت. اینجا هاوڕێکانم ڕۆژنامە نووس بووە ئەو لەگەڵیشیە مامۆستای قوتابخانە بووە و نووسەرێکی کوردیش بووە. بەڵێ با بڕێنە پێشتر. کەیتر ئەتوانێت بۆمان بخوێنێتەوە؟ 56 ساڵە. تۆ بۆمان بخوێنەرەوە. نالی کۆچی دوایی 56 ساڵ کەواتە تەمەنەکانی ئەین بە هامنۆ
بۆ ئەوەی کە بە بیرکاریانە پێمان بڵێ زۆر باشە با بڕێنە پێشتر باشە ئەم پەیکەرەی تر پەیکەری مەحویە ساڵی 1830 لەدایک بوو ساڵی 1800 ساڵی کۆچی دوایی کرد بەداخەوە ژمارەکە زۆر بە تەواوەتی دیار نییە ساڵی 1830 لەدایک بۆ ساڵی 1974 کۆچی دوایی کردو جا هاوڕێیانم بۆی کە ئەم پەیکەرانە یاخود ئەم سروشتە جوانەی باخەکە بمێنێتەوە پێویستە سفرە بەڵێ پێویستە کە بەباشی ئاگامان لێبێت جا بابیشم نەچێ شتێکتان پێ بڵێم پێشتر لێرە ڕێگە پێدراو نەبووە کە فرۆشیاران بێنە ناو شت بفرۆشن بەڵام ئێستا دەرگاکانی باخی گشتی کراوەتەوە و کراوەیە بە ڕووی فرۆشیارانە بەڵام بەداخەوە نەمامەکانمان زۆربەی شکاونێتەوە و بەڵێ پارێزگاریان لێ نەکراوە بۆی بە هیوام کە بیان پارێزین بۆ ئەوەی کە ئەم سروشتە جوانە هەروە بمێنێتەوە گەشتینە پەیکەرێکی تر ئەحمەدی خانی ئێستاش ماوە تاریخەکەی پیۆنیە بەڵام کێزانی کەتان بڵێم ساڵی ئەزانم هەزار کۆمەڵایەتی خوێنم بەس بیرم نەما عادی پێم بڵێ بیرە نەماوە بەس لە کۆمەڵایەتیا خوێنوتە ساڵی 1651 لەدایک بووە و ساڵی 1706 کۆچی دوایی کردووە با بڕێنی پێشتر ئەم کاتانە زۆر خۆشە بێ بۆ ئێرە پیاسێک بکەی لەگەڵ خێزانەکانتە ڕاستە کۆتا پەیکەرە کۆتا پەیکەر وەستنەوە هەستەکەم لەو لەی بێ شەرەفخانی بەدلیسی ساڵی 1543 لەدایک بووە و ساڵی 1604 کۆچی دوایی کردووە کێ لە ئێوە حەزی لەوانەی کۆمەڵایەتیە حەستان لێیە پێم خۆشە حەزمانی بیرکاری و عەرەبی وانی بیرکاری و کوردی و زۆر باشە بیرکاری باشە هاوڕەکانم کەواتە ئێوە ئەبێ بەباشی بخوێنن بۆ ئەوەی کە لەوانەکانیشە نمرەی باش بەدەست بێنن و بتوانن کە لە داهاتووە ببن بە کەسێکی بەتوانا و زیرەک و خزمەتی وڵاتەکەتان کرد جا گەشتەکەی ئەمڕۆمتان بەتڵ بوو 61 ساڵم هاوڕێم هەر لە حساباتە لە کۆکردنەوەی ژمارەکانە هەر بژیت گەشتەکەی ئەمڕۆمتان بەدڵ بوو سووتان لێبینی زانیاریتان وەرگرت دڵخۆش بوون هەر بژین بە هیوام کە هەمیشە دڵخۆش بن و هەمیشە پڕ زانیاری بن و بینەری بەردەوامی گەشتەکانمان بن لە یوتیوبە کەشمان کورسات کیتس هاوڕێ جوانەکانم و لێرەشەوە زۆر سپاسی دیۆراکەین کە کۆمەڵێک دیاری زۆر جوانی بۆ هاوڕێکانم بۆ ئێوەی ئامادە کردووە بۆ ئەوەی کە سوودمەند بن لە دیارەکانی دیۆراش جا دیۆرا لێرەشەوە نزیکە هاوڕێیانم لێرەوە یەک تۆز لە باخی گشتی و بچینە خواردتر ئەیبینی جا شوێنێکی لێ شوێنی یاریە ئێوە دەتوانن لەگەڵ ئێوەش بچن بۆ شوێنی یاریەکانیان هەروە پۆشاکی زۆر جوانیان هەیە ئەتوانن بۆ قوتابخانە و بۆ چوونە دەرەوەکانتان بیکڕن و بیپۆشن و سوودی لێوەرگرن بە هیوام کە هەمیشە دڵخۆش بن سوودتان بینی بێ لە گەشتەکەمان تا بەرنامەیەکی تر و گەشتێکی تر بەخواتانە سفێری ماڵاوە